ئەگەر بڵێن هەموو ئەوەی ئەیبینین کە کەسانێکی شارەزان لە هەر بوارێکی دیکەدا بێ، هەر یەک لە ئێمە کە ئەتوانین پیتێک بخوێنینەوە، هەمومان دەرەنجامی ئەو ماندووبوونەیە یاخود ئەو فێرکردنەیە کە مامۆستا بە ئێمەی بەخشیوە، کەواتە هەمومان قەرزاری مامۆستاین. بۆیە ئەمڕۆ ئێمەش ئەو یادە پیرۆزە کە ڕۆژی گیانی مامۆستایانە بەرز ڕادەگرین و گرنگی زیاتر بەم ڕۆژە دەدەین بە میوانداری مامۆستا ئەحمەد گەرمیانی کە سەرۆکی یەکێتی مامۆستایانە و لێرە میوانی پرۆگرامەکەمانە. مامۆستا بەخێر هاتی، سەرەتا پیرۆزبای ئەم ڕۆژە لێ. بەڕێزی بیانیتان باش، هیوای تەندروستی بۆ هەموو لایەک دەخوازم. جژنی مامۆستانی جیهان کە ئەمڕۆیە 5 ئۆکتۆبەر و جژنی مامۆستانی کوردستان کە سبێنێ 6 ئۆکتۆبەر پیرۆزبایی لە سەرجەم مامۆستایان دەکەم و هیوادارم سەرجەم مامۆستایانمان لە تەندروستیەکی باش بوون و لە ئەدایەکی باش بوون. ئەم ڕۆژە ڕۆژێکی پیرۆزە لە ئێمە بە حکمی ئەوە یادکردنەوەی مامۆستایان و جژنێکە ڕۆژێکە کە هەستی پێ بکەن کە مامۆستایان ئەو ڕۆژیانە هەیە و ئەو ماندووبوونە کە جەنابەت ئاماژەت پێکرد هەموو ئەو کەسانە گەینەسە هەر پلەپایەکی چەند بەرز بێت، بەڵام هەمویان لەژێر دەسەڵاتی دەستی مامۆستا بوونە و مامۆستا ڕۆلی گرنگی بینیوە لە پێکەیاندنی ئەو کەسانە. ئەو ڕۆژشە کە دانراوە بۆ ئەوە ڕۆژێکی پیرۆز بێت و ئەو ڕۆژە مامۆستایان لە نێوان خۆیانە ئاهەنگ بێت، جۆری ئاڵوگۆڕکردنی پیرۆزبایی بێت و ئەو ڕۆژە بکرێت کە حکوومەتەکان پەنا بۆ کۆمەڵی خاڵی ئیجابی ببن، بۆ کۆمەڵی یاسا ببن، بۆ کۆمەڵی چالاکی ببن لە بەرژەوەندی مامۆستا و پرۆسەی خوێندن. ڕاستە. جەمال مسامن ئێستا کە باسی وت کرد بیری مامۆستاکانی خۆمم کردەوە لە قۆناغی سەرەتاییە. تۆ چ مامۆستایەکت بەبیرماوە یە و سەردەمەی خۆت؟ بەڵێ کە زۆر خۆشویست بێ کە لە زەین، چونکە هەر یەکێکمان مامۆستایەکمان زۆر خۆشویست قەت بیرمان ناچێتەوە. من بە مناڵی ئاوارە بووم دوای نسخۆی شۆڕشی ئەیلول ئاوارەی باشووری عێراق و ناوڕاستی باشووری عێراق دەبن. یەکەم ساڵی خوێندنم لە شاری فەلوجە بوو، ساڵی 1970 بوو. مامۆستایەکمان بوو ئەبوو مازنیان پێوت، مامۆستایەک بوو زۆر ئەترسام لە قوتابخانە زۆر دەترسام، دایکم دەیبردم و ئەگەڕامەوە بە هەمووی عەرەب بوو، منیش زمانەکەم باش نەئەزانی و ئەو زۆر دەستمی کرد و زۆر تەجیعمی کرد. وای لێم کرد کە یەکێک لە تەڵەبە هەرە باشەکان بووم لەناو ئەو پۆلەی خۆما. دڵنیامیە داوایت و کەسی ئێمەی غەریب نیت، فێرمیەکرد پیتەکان تەنانەت کۆمەڵێ کوردی لەگەڵی دوای کۆمەڵێ نانە عەرەب بوو، عەرەب بوو تو عەرەبی تەزانی؟ بەڵێ ئەو کاتە یعنی کەمە تو کە تێکەڵ بوویت شتەکان بڵێن پیتەکان تەنانەت وێنەی پیتەکان تەمسیلی دەکرد، یعنی شکلی پیتەکان بە تەمسیلێ دەکرد، بە حرەکات دەکرد. شێشە لە مێشکم ماوە کە ئەوە یەکەم مامۆستا بوو ناسیم و یەکەم با بڵێن گوشەی معلم زانیم چییە و بە معنای چی دەگەیەنێت. لە ئەوارەیە بووین، یعنی موقفێکی زۆر ناخۆش و غەریبی زۆر ناخۆشە. هیوادارم هەموو ئەو کەسانە کە ئەوارەیان بینیوە یان ئەو خۆشەویستانەمانە کە ئەمڕۆ جاتر ئەو ئاوارەی ئەو ناخۆشیە نەبینین کە تەسەوەرەکەم زۆربەی ملەتی کورد ئەو بەدبەختی و ئەومانە بینیوە. ئەڵی مەرجە کە کورد بووی مەرجەوە ببینی. مامۆستا ئەوە زۆر خۆشە کاتێک کە مامۆستایەک بەو جۆرە لە لای تۆ ئەمێنێتەوە جا هەر دروستە. تا چەند ڕنگدانەوەی هەبوو لە ژیانی مامۆستایەتی تۆدا؟ بەڵێ حتمما قۆناغ بە قۆناغ تو دەچتە ناو پرۆسەی پەروەردە زیاتر خۆشەویستیەکە زیاد دەکەن. من ببینم تێت ئەوەندە با بڵێن لە ڕووی خوێندنەوە پێشکەوتم، داکم و کۆمەڵی ئافرەت تریش بوون دەچون بۆ نەهێشتنی نەخوێنەواری، من دەرسم پیانەوە ترداوە. یعنی ئەوە خۆشەویستی بۆ خوێندن و بۆ پرۆسەی پەروەردە، بەڵام بەداخەوە دوور لە وڵات و دوور لە نیشتمانی خۆت 12 ساڵ خوێندنی ئامادەیشم تەواو کرد هەر لە غەریبی بووم. حتمما ئەمانە هەمووی کارگەری بوو، هەڵسو کەوت لەگەڵ ئەو مامۆستایانە و ڕێزگرتنیان لە من و لە نەتەوەکەم و لە با بڵێن ئاوارەی بوون و ئەمانە وای لێ کرد کە مامۆستا لای من ئاماژێکی گەورا بێت، یعنی ڕەمزێکی گەورا بێ، ڕەمز بێ مامۆستا لای من. لەبەر ئەوە وای لێ کرد کە من بڕۆمە کۆلیژی پەروەردە و بەشی مێژوو هەر لە
ئەوانەی لە بەغداد ئەو قۆناغە یاخود بڵێ هەر بناغە گەورەیە بەشی مێژوو و بەشی با بڵێن کۆلیژی پەروەردە اختیاری خۆم بوو نەک بڵێ ئەوە بوو بۆ تەواوکردنی خوێندنم ئەلەوێ خوێندنی مامۆستایەتیم تەواو کرد ئەمتوانی بڕۆمە بەشی تر و قۆناغی تر بەڵام ئەوم هەڵبژات بۆ ئەوە خۆشەویستی بۆ پیشەی مامۆستایان کە دامەزرامیش هەر لە یەکەم ڕۆژەوە لە سنووری پەروەردەی کەلار بوو لە گەرمیان هەر لە یەکەم ڕۆژەوە من لە گوندێک دەستم کرد بە وانەوتنەوە تاکو ئەمڕۆ شانازی بە ئیشەکانی خۆمەکەم بەکارەکانی خۆمەکەم قوتابێکی خۆم لە هەر کام لە ئەبینم جێگەی نەک هەر جێگەی دڵخۆشی ینی هەستەکەم کە مناڵی خۆمە هەستەکەم کەسی خۆمە ئەوەیەک دنیا شانازی پێکەم کەواتە مامۆستا لەمەوە سەرنج ڕاکێشان بۆی کە بزانم مامۆستای جارانیان ئێستا جیاوازی هەیە یاخودنا باسی پیشەکە بکەین بەگشتی چونکە تۆ ئەزمونێکی دوور و درێژت هەیە ئێستا وەکو سەرۆکیەتی مامۆستایان تۆ لێرە میوانی کەواتە تۆ بە ئەزمونێکی پڕ و شڕاتێ پەڕێویت جیاوازی هەیە یاخود مامۆستا هەر کاتێک و هەر سەردەمێ و لە هەر شوێنێک بێ هەر مامۆستایە حتما گۆڕانکاری گەورە لە جیهان هاتووە تو بڵێ نەڵێیت پیشەکان هەمووی گۆڕانکاری بەسەری هاتووە ئێمە گە سەیری ئیشی پیشەی با بڵێن پیشەیی بکەین یان ئیشی سندیکە و نەقابەکان بکەین لە بە کۆمەڵی قۆناغ تێپەڕیوە ئەوەی لە وڵاتی ئێمە حتما گۆڕانکاری بەسەر هەموو پیشەکان هاتووە نەک تەنها مامۆستا ئەو ڕێزلێنانە و ئەو قودسیەتە کە جاران مامۆستا بووی ئەمڕۆ نەماوە بۆ لەبەر ئەوە مامۆستا تەنها سەرچاوی زانیاری بوو لەناو قوتابخانەکانە لەناو کۆمەڵگا مامۆستا پێشەنگ بوو مامۆستا پێشەوای خەڵکی دەکرد حکوومەت و لایەنە سیاسیەکان هەمووی ڕێزی لە مامۆستا دەگرت بەڵام ئێستا ئەو ڕێزە و ئەو قەدرگرانی کە بووی جاران مامۆستا نەیماوە بۆ لەبەر ئەوە لەلایەکەوە هەموو پیشەکان نەک تەنها مامۆستاش هەموو پیشەکان و سەرچاوی زانیاری زۆرە تەنانەت ئێستا خوێندنی ئۆنلاینیشە ینی تەواو پێویستی ینی کەمە هەست دەکەین کە پیشەی مامۆستا پیشەیەکە خەڵ ڕغبەتی لەسەری نییە ئەگەر ئیشی تریشی بەدەست بکەوێت بۆ نمونە ئەگەر ئیشی تری بەدەستکەوێت ڕغبەتی لەسەر مامۆستا نییە وەکو ئۆروپامان تێکەڵکردنی ئەو پیشەیە لەگەڵ سەردەمەکە بۆی ڕێبەڕی یەک بڕۆن هاوتەریبی یەک بڕۆن ئەبێت چی بکرێت دەبێ ئێمە مامۆستایەکی لە سراومان بێت مامۆستایەکمان بێ کەمترین خەمی بێت ناڵم هەموو بتوانین هەموو شتێکی بۆ دابینکەین مامۆستا دەبێ پیشەیەتری نەبێت دەداخەوە ئەمڕۆ 90% مامۆستاکەمان پیشەی دووەمی هەنەیە بۆ لەبەرەوە موچەکانیان بەش ناکە لەبەرەوە ژیانیان ناچێتە ڕێوە پێداویستەکانی ژیان زۆر بووە قورس بووە ئەم ئەمێرە ئەلکترۆنیانە گۆڕانکاری لە شێوازی ژیان لە شێوازی خواردن لە ئەتەکێتی ناوماڵ لە ئەساسە لە هەموو شتێکەوە مامۆستاش پێخۆشەوەکو ئەو خەڵکی تر بژێت پێخۆشە ئۆتۆمبیلی پێخۆشە خانی خۆی بێ پێخۆشە ئەتەکێتی ناوماڵ و زۆر جار ئەم گلەی و گازندانە ئەم گرفتانە ڕوەکاتەوە سەر یەکێتی مامۆستایان ئەوان گرفتیان هەیە یاخود زۆر جاریش گلەی یەکەنەڵێن ئەوان بۆک پێویست بەدەنگ ئێمەوەنایەن یەکێتی مامۆسانی کوردستان هەموو هەوڵی خۆی داوە و وزارەتی پەروەردە من لێراوە بەسپاسەوە ینی کە ئاگام نیە جەنابی وەزیر خودی جەنابی وەزیر خەمێکی زۆرە بۆ ژیان و گوزانی مامۆستایان لەبەرەوەی ئێمە ڕۆژانە گفتوگۆمان دەبێت یان بەیەکتری بینین یان نەکوو بە مۆبایل پەیوەندی لە نێوانمان یان ئەو لە ڕێگاندنەکانە کە قسە ئەکرێت دەبینین یعنی خەمێک هەیە لەلایەنی وزارەتی پەروەردەوە و لەلایەنی وەزارەتی خوێندنی باڵاوە و هەموو هەوڵ دراوە بۆ ئەوە ژیان و گوزارێکی مامۆستا بەڵام زۆر جار هەیە ئیشەکان وەکو خۆی نایەت و کۆمەڵی قەیرانی ئەرکی ئێوە چێ بێت ئەرکی ئێمە مە بەردەوام داکۆکی لەسەر ئەو بابەتانە ئەەکەین ئێمە بۆ نمونە توانیمان پرۆژە نیشتە جێبوون ئەگەر بازرگانیش بێت بەڵام لە بازار هەرزانتر بێت ئێستا حالیان ئێمە 4 پرۆژە نیشتە جێبوون بۆ مامۆستایان لە هەرێمی کوردستان ڕێکخراوە توانیمان ماوەیە کۆمەڵێ مامۆستایان سوودمەند بوون لە قەرزی ئۆتۆمبیل لەگەڵ کۆمەڵی خستەخانەی بەناوبانگ توانیمان مامۆستایان سوودیان نێوەرگرن پارچە زەوی ئێمە لە ساڵی 91ەوە تا ئێستا بە هەزاران پارچە زەویمان بۆ مامۆستایان وەرگرتووە مامۆستا چەند ئەندامتان هەیە بۆی کە ئێوە ئەو پرۆژانە تا سوودمەند بڵێیان ئێمە بەپێی یاسایەکێتی مامۆستایانی کوردستان کە لە پەرلەمان دەرچووە نوێنەری سەرجە مامۆستایانی کوردستانی لە باخچەی ساوان تا دەگاتە
مامۆستانی زانکۆ بەڕێژە لاتانە چەند ئەندامتان من هەیە؟ نزیکەی ئێستا ئەم 3-4 ساڵانە 85,000 لەو مامۆستایانە نزیکەی 85,000 لەو مامۆستایانە ئەندامن لێکێتی مامۆستانی و ناسنامەیان نوێ کردێتەوە بەڵام ئێمە کێشەی ئالێتی کوورکردنەوەی ئابوونەوەمان بەڕاستی پەرلەمان و حکوومەت هاوکارمان نەبوو وەکو جاران لە موچەکە دەبڕا بەڵام بەداخەوە ئێستا کۆکردنەوەکەی بڕاک زەحمەت و ناخۆشە وشوالەیەکە دەکەیمە لە دووی دارەوەیە لاواز بووین و جاران حکوومەتی هەرێم مانگانە هاوکاریەکمان کرد هاوکاری ڕێکخراوەکەی دەکرد ئەمە هەمووی بۆ مامۆستانی نەخۆش بۆ مامۆستانێکە زەواجی دەکرد بۆ مامۆستایانە کە منداڵیان دەبوو خوشکە بە ڕێزەکانمان ئەمان توانی هاوکاریەکی بەسیتیش بێت بەڵام مانگانە هاوکاری باشی و مامۆستایانە کراوە بەڵام بەداخەوە ئیستا لەبەرەوە ئالێتی کۆکردنەوەی ئابوونەوە ئەو هاوکاری لە حکوومەتی هەرێمە لە 2014 تا ئێستا نەماوە ئێمە وەکو پێویست نەمانتوانێت خزمەتیان بکەین لە ڕووی داراییەوە لە ڕووی معنەویش ئێمە بەردەوام کەواتەی چاوڵێکتان نەداوە بووی کە بودجەیەکی تایبەتان هەبێت هەوڵدراوە و بەردەوام لە ئیشکردنین و نووسرامان بۆ پەرلەمان کردووە کە ئەو ئالێتە چاکەینەوە لەلایەک و لەلایەکی تریشەوە ئێمە میلەی سەرچاوێکی نوێ بکەین کۆمەڵی پرۆژە بکەین بۆ نمونە من دوێنێ لەگەڵ بڵێن چەند ڕۆژێک سەردانی قایمقامەتی ئاکرێمان کردووە بەنیازین سەردانی کۆمەڵێ قایمقامەت و ئیدارە نوێکانە بکەینەوە بۆ دابینکردنی زەوی نیشتەجێبوون بۆ مامۆستایان ئەوە لەلایەکەوە لەگەڵ کۆمەڵێ سەرمایەدار قسەمان کردووە کە شقە بە قستی 25 ساڵ هەوڵدەین بە 20 ساڵ شقە بۆ مامۆستایان دابینکەین بۆ هەموو ئەوانەی کە ئەندامن لاتان یاکە ئەندامن و ئەندامیش نین هەمویان دەکەین نوێنەرایەتی هەموو ئەو مامۆستایانە کەن کە تەنانەت ئەندامیش ئەندامن حتما بۆ نمونە خاڵ دوو خاڵن یان چەند خاڵێک جێواسرە بن لەبەرەوە ئەو ئابوونەوەی داوە جێواسر دەبێت بەڵام ئێمە هەوڵدەین خزمەتی هەموو مامۆستایان بکەین ئێمە کە بەیاننامەیەک دەرەکەین داوای مافێک دەکەین بۆ نمونە داوای ئێستا لەو بەیاننامەی ئەمڕۆ ئێمە کە دەرمان کردووە وەلای پیرۆزبایی لە مامۆستایان سەرجەم مامۆستایان دەکەین و تەمەندرێژی بۆ مامۆستانی خاننشینمان دەخوازین پێمان باشە یاسای خاننشین چاک بکرێت پێمان باشە پلە تەرفیع بگەڕێتەوە شوێنی خۆی مامۆستا بکاتە مافەکانی خۆی ئالێتێکدان بێت بۆ مەسلەی پاشەکەوتی موچە چارەنووسی چۆنە بێت لە ڕێگەی کارتی بنقی موچە بکرێتە کارتی بنقی مامۆستا لە بنقەکان پارەی موچەکانی خۆی وەرگێت مامۆستانی وانەبێژ کە سپاسی وەزارەتی پەروەردە ئەکەم کە جیاوازێکی زۆر لە نێوان مامۆستانی وانەبێژ هەیە لە کوردستان لەگەڵ عێراق ئەمڕە لە کوردستانە ژیانیان باشترە وەزارەتی پەروەردە ئیشی باشی بۆیان کردەوە بەڵام ئێمە بتوانین دایان مەزرێنین بتوانین گرێبەستیان بۆیان بکەین ئەگەر یاسای خاننشین چاک بکرێت حکوومەت هەوڵدا بۆ نمونە خانەنشین بێتە 6 ساڵی بۆ ئەوە زیاتر زۆترین ژمارە لە فەرمانبەرانی ئەمڕۆ خاننشین بێن لە جیاتی ئەوان ئەو گەنجانەمان هەیە بە ئەو هەزاران گەنجمان هەیە ئەوانە دامەزرێنێن ئەتوانین هەر لە مامۆستایەکی خاننشین دوو مامۆستا یان دوو کەس لەو دەرچوانەی ئەو زانکۆوانە دامەزرێنێن هەم گەنجەکانمان ئیش و کاریان پەیدا دەبێت هەمیش مامۆستانی خاننشین ئەو مامۆستانیشە ئاسوودە دەبنە ماڵی خۆیان ئیسلاحەت دەکەن لەبەر مامۆستا تەعاملی مامۆستا لەگەڵ قوتابیە ڕۆژ ماندووی دەکا وەکو ئەوە نییە فەرمانبەرێک لە دائرەکەی خۆی دانیشتووە لەسەر مێز ڕاستە دەوامی ئەو درێژترە ڕاستە ئەو پشووی هاوی نییە بەڵام مامۆستا لە ڕووی دەرونیە و ماندووە ئیلاکە پەیامێکی پێیە مامۆستا وەکو کەسی تر نییە پەیامی ساحب پەیامە ئەو پەیامە دەبێت بە جوانی بگایەنێت ماندی دەبێت هیلاک دەبێت واتە مامۆستا دەبێت ڕۆژی مامۆستا جیاواسر بێت لە هەموو ڕۆژی هەموو پیشەکانی ترە بە مناڵی کاتەلیانە پرسیدین حەزەکەن ببن بەچی کەممان هەبوو نەڵێن مامۆستا بەڵام ئایا ئێستا ئەوەی کە بووتە مامۆستا بە تایبەت ئەو قوتابیانەی کۆلێژە پەروەردەیەکان بێ یاخود تایبەت بێ بوون بە مامۆستایان حەزی خۆیانە یاخود تەنها نمرەکانیانە و چارەنووسیانە تەسەوڕەکەم لە سەدا 60 بۆ 65 حەزی خۆیان بووە ئەوەی کە من تعاونم لەگەڵ ڕۆژانە ئەمە تا چەند سوودی ئەگەر حەزی خۆیان حتمما سوودێکی زۆر هەیە حتمما دەبێتە پاڵنەرێکی باش بەڵام بەرامبەر بۆ ئەوە هۆکاری فێرکردن بینایی باش قوتابخانە پرۆگرامی باش موچەیەکی باش بۆ مامۆستایان دابینکردنی ناوێن مامۆستای یەکەم ڕۆژ تەخەڕوجی کردێت و وەرە با بڵێن ژیانی کۆمەڵایەتی لە ڕووی زەواج و هاوسەرگەری بۆی دابین کە شقەی بۆ دامی کە ئۆتۆمبیلی بۆ بکرا نەکرد مەبەستمەوە نییە بەڵام قۆناغ بە قۆناغ
مامۆستا ئەگەر ئەمڕۆ ئیشی دووەم نەکە ناتوانێت تو بیل بکرێت مامۆستا ئەگەر ئیشی دووەم نەکە ناتوانێت خانی دەستە بەرکات. تایبەت تا چەند هاوکار بووە بۆ دامەزراندنی مامۆستایان؟ کەرتی تایبەت بەڕاستی لێرەش وزارەتی پەروەردە بەلە 3 ساڵە بریارێکی باشیدا و ئەو بریارە بەڕاستی زۆرترین مامۆستایانی گەنج دەرچوان کە دانەمەزراونە سوودیان لێ وەرگرت. تەسەورەکەم نزیکەی 4,000 بۆ 5,000 مامۆستا ئەمڕۆ لە کەرتی تایبەتە موچەوەرە دەرەگرن و داوامی خۆیان دەکەن بەڵام پێویست ئەکات لەو یاسای نوێ کە وزارەتی پەروەردەیە مافی ئەوانش دەستە بەرکەین و ئێمە ئیشمان لەسەری ئەوان کردووە کە ئێمە لە ئایندەیە لە کۆنگرەی خۆمان بکەین لیژنێکی تایبەت بە مامۆستایانی خوێندنی ناحکومی و خۆیان نوێنەرایەتی خۆیان بکەن و وەکو لەژێر سێبەرێکێتی مامۆستایانی کوردستان ئەوانش مافەکەین لەبەرەوە ئەوانی زۆریان هەیە مافەکانیان لە ناو قوتابخانەکان خاوەن پرۆژەکان پێشێل دەکات زۆر جار هەیە مامۆستایەک بێ هۆکار گرێبەستەکەی هەڵەشێتەوە بێ ئەوە کەس بەرگیری بکە خۆشی بێ ئەوە بێتە ئەندام میسە مافی ئەوەی هەیە بێتە ئەندام لە یەکێتی مامۆستایان ئێمە بتوانین بەرگیری لێ بکەین و هەوڵدێنمە لە ئایندەیە لیژنەیەک هەر لە خۆیان پێک بهێنن بۆ ئەوە بەڵام دەبێت یەکەم جا زۆرترین ئەندامیان بێ و زۆرترین ڕێژە بوون بە ئەندام لە یەکێتی مامۆستایانی کوردستان و لیژنەیەکیان بۆ پێک بهێنن دەبرە خۆیان بەرگیری لێ خۆیان بکەن هەروەها مامۆستایانی وانە بێژش ئێمە ئەتوانین بە هەموو جۆرێکەوە مافی ئەندامیەتیان هەیە مافەکانیان و لەگەڵ بە هاوبەشی یان هاوبەشیمان شێ لەگەڵیان کەوانە نوێنەرانی ئەو مامۆستاکەن پەیوەندیەکی باشمان هەیە لەگەڵیانە و بەردەوام بەیەکەوە لە پەیوەندیدان بۆ ئەوە زیاتر خزمەت بە مامۆستایان و مامۆستایانی وانی بێش بکرێت. مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایان زۆر سوپاس کە ئەمڕۆ لەگەڵمان بووی دووبارە ئەم ڕۆژە لە بەڕێست و لە تەواوی مامۆستایانی کوردستان و جیهانیش پیرۆز بێت. پیرۆز بێت. زۆر سوپاس.